ماوەسە هێلین فەرموون سڵاوتان لێبێ سڵاو لە تۆش دەنگ و باستان باشە؟ سپاس دەکەم بەڕێزت زۆر باشی. سپاس. ماوەسە هێلین بابەتێکی زۆر گرنگەیە. بەڵێ. با لەو بابەتەوە دەست پێ بکەم و لەو پرسیارە دەست پێ بکەم. باشە منداڵان بەگشتی بۆچی هێندە مۆبایل بەکاردێنن لە ئێستادا؟ ڕاستی مامۆستا وەکو هەمومان ئاگادارین کە ئێستا ئەو پێشکەوتنانەی کە لە کۆمەلگا هەیە لە ژینگە هەیە سەردەمی تەکنۆلۆژیایە جیهان هەمووی بەکاری دەهێنێ بە شێوەیەکی گشتی بۆیە ئەو گۆڕانکاریانە کاریگەری زۆر لەسەر گەورە و منداڵیش هەیە بە تایبەتی بۆچی زۆر بەکاری دەهێنن منداڵ لە کاتی ئێستادا پێشتر منداڵ چی هەبوو؟ شتێکی نەبوو ئەوەندە یاری پێ بکاتن شتێک نەبوو لە ژینگەی ماڵەوە بیهێڵێتەوە دەچوە کۆڵان یاری دەکرد ئەو بابەتانە مەشغوڵی دەکرد ئەوەندە ئایپاد و ئەو شتانە نەبوو بەڵام ئێستا ژینگە گۆڕانکاری ماڵەکان بچووک بوونەتەوە یعنی مەساحەی ماڵەکانیش بچووک بوونەتەوە منداڵ ناتوانێت بە حوڕێتی خۆت یاری لە ماڵدا بکاتن لەبەر ئەوە بەچ مەشغوڵ دەبێت بە ئایپاد یاخود مۆبایل واتە بۆ ئەوە دەیگەڕینەوە کە بۆشایی هەیە بۆ ئەو منداڵە ناچارە بێگومان مامۆستا منداڵ پێویستی بە چییە پێویستی بەوەیە کە ئەو تاقە ئەو وزەی هەیە سەرفی بکاتن بە جوڵا بزوڵێ ڕاستە ماوەستا پرسیارێکی تر هەیە لێرەدا ئایا دایک و باوک ڕۆڵیان هەیە لەوەی کە منداڵەکان بۆشایەنە بە بابەتی خراپ و زیان بەخش پڕ بکاتەوە بێگومان کاریگەریەکی زۆری هەیە ینی دوای کە ئەو دێنە سەر ئەوانی کە منداڵ پێویستە لە چتەمەنێکیش بەکاری بێنێ یاخود بەکاری نەهێنێ بەڵام ڕۆلی دایک و باوک چییە دایک و باوک پێویست ناکە هەر لە منداڵیەوە ئایپاد یاخود مۆبایل بدەنە دەست منداڵ تاوەکو ئەوی پێی مەشغوڵ ببێ لەبەر ئەوەی دایک و باوکەکانی ئێستاش زۆربیان خاوەنی ئیشن خاوەنی کارن دەچن بۆ دەوام لەوانەیە کاتێکی ئەو تۆیان نەبی بۆ منداڵەکە لەبەر ئەو منداڵەکە زیاتر بە ئایپاد یاخود بە مۆبایل مەشغوڵ دەبێتن یاخودەوە دایک و باوکەکە لە ماڵێ بۆ خۆی زۆر بەکاری دەهێنێ منداڵیش چی دەکات لە گەورە وەردەگرێت کە دایک و باوکەکە بۆ خۆی زۆر بەکاری هێنە بێگومان منداڵەکەش دەیە بەکاری دەتوانین بڵێن منداڵان کاریان لاساییکردنەوەیە دەکرێت لە ماڵێک پەروەردەیەکی دایک و باوکەکە بەیەکەوە کە پەروەردەیەکی گونجاویان هەبێت لەگەڵ یەکتر و گفتوگۆ هەبێت لەو ماڵە کتێب خوێندنەوە هەبێت لەو ماڵە کەشی خێزانی کۆبوونەوە هەبێت لەو ماڵە ئەو منداڵە ناچار نابێ مۆبایل بەکاربێنەوانە زۆر ڕاستە مامۆستا ئەگەر دایک و باوک هەر لە سەرتاوە یعنی ئیتفاقیان هەبی لەسەر ئەوەی ئەو منداڵیان بە شێوازێک پەروەردە دەکەن لەسەر شێوازی پەروەردەکەیان ڕاگۆڕینەوەیان هەبێتن بێگومان ئەو منداڵە تووشی ئەوە نابێت کە ئەو هەموو کێشەی بۆ دروست ببێتن یاخود هەموو کاتەکانی بە ئایپاد بەسەر ببە